لە سنووری ئیداری گەرمیان بەشێکی ئەو پرۆژانەی ئەنجام دەدرێن قۆڕخکاری و پێشێلکاری تێدا دەکرێت. لەو بارەوە دوو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە یادداشتنامەیەکە ڕایانگەیانووە جەویە نایاب و بە باهاکانی سەنتەری شاری کەلار بە ناوی پرۆژەی بازرگانیەوە بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی گشتی دەدرێن بە کەسانی حیزبی و بێسەرمایی دارایی و جیاکاری دەکرێت لە نێوانیاندا. محەممەد شێخ وەهاب و کەریم عەلی کەریم ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایانگەیانووە ڕووبەری 248 دۆنم زەوی لە سنووری ناحەی ڕزگاری بە ناوی پرۆژەی قەڵای شێروانەوە لەلایەن کۆمپانیایەکەوە بەبێ مۆڵەتی دەستەی وەبەرهێنان سیاج کراوە. جگەلەوە زیاتر لە 150 دۆنم زەوی بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون لەلایەن وەبەرهێنانی گەرمیانەوە بە وەبەرهێنەرێک دراوە و پرۆژەکەی بە زیاتر لە 3 ملیۆن و 500 هزار دۆلار فرۆشتووەتەوە. وەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەمڕۆ دوای ئەو خۆڕکاریانەی لە گەرمیانە هەیە بواری پرۆژەکەی وەبەرهێنان چی وەبەرهێنانی نیشتەجێبوون بێ وەبەرهێنانی بازرگانی بێ و هەروەها ئەو داهاتەی کە لە مەرزی پەروێزخان لەلایەن چەند کۆمپانیایە کۆکۆکرێتەوە داهاتەکە بۆ بەرژەوەندی شەخسیە ڕوا و هەروەها نەبوونی داهاتی پترۆدۆلار بۆ ناوچەکانی گەرمیان سەرف نەکردنی و لەسەر ئەم چەند خاڵانە ئێمە لە ماوەکانی ڕابردووە چەند هەنگاوێکمان ناوە ئەمڕۆژ یەکێک لەو هەنگاوانەی کە کردمانە بەرسەردانی بارەگای حیزبەکانمان کردووە لە نزیکەوە لەگەڵ بەرپرسە حیزبەکانی کەلار دانیشتین و لە ڕێگای یادداشتێکەوە توانیمان ئەو کەم و کورتیانیان بە چەند خاڵێک پێ بگەێنین و بە خۆشحاڵی ئەوانیش هاوکاری خۆیانیان دەربڕیوە پاڵپشتی خۆیانیان بۆ پرۆژەکەی ئێمە دەبڕیوە. لە بەشێکی یادداشتەکەی ئەو دوو ئەندام ئەنجومەنەدا باس لە نەبوونی پاری پترۆدۆلار بۆ گەرمیان کراوە کە ڕۆژانە 30,000 بەرمیل نەوتی لێ دەردەهێنرێت. لەو بارەوە وتەبێژی ئیداری گەرمیان دەڵێت وا بڕیارە لە ئایندەدا پاری پترۆدۆلار بۆ گەرمیان سەرف بکرێت. سەبارەت بە پترۆدۆلار بۆ گەرمیان بەڵێ داواکراوە ئیداری گەرمانی شەوڵی داوە و لەم سەردانی دوایە بۆ ئیدارەی گەرمیان و سنووری گەرمیان بەڕێز کاکوبا تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێنی ئەوەی داوە لە ئایندەدا بەشی پترۆدۆلار بۆ گەرمیان جیا بکاتەوە و ئومێد دەکەین بتوانین ئەو پشکنیش کە دادرێت لە پترۆدۆلار بخینە بواری خزمەتگوزاری و زیاتر و ناوچەکە زیاتر گەشە بکات. هەروەها ئاماژەشیان بۆ مەرزی نێودەوڵەتی پەروێزخان کردووە و ئاشکرایان کردووە کە داهاتی ئەو مەرزە ناچێتەوە سەر داهاتەکانی حکوومەت و چەند کۆمپانیایەکی ئەهلی داهاتی ئەو مەرزە بۆ خۆیان دەبەن.